هەوڵ دەدەم بەم چالاکێ بمە هیوای ئێوە بۆ ئازادی ئایندەتان. ئێمە بە هەزاران کوڕ و کچی ئێوە لە چاکان تێکۆشان دەکەین، نەک جارە بە هەزاران جار ئامادەی گیانمان فیدا بکەین. ئەمڕۆ شەڕی ئازادیمان لە ئاستی هەرە دژواردایە و دەبێت ئێوەش خۆتان یەکلایی بکەنەوە. شەڕەکەمان شەڕی گەلە، بۆیە دەبێت بە پێداویستەکانی شەر گەل دەستەبەر بکرێت. وەکو دەڵێن داری ئازادی بە خوێن ئاو دەدرێت، پێویستەوە بە هەرزانی دەستبەرداری ئازادی نەبن. دەبێت بە باشی دەرک بەو ڕاستیەدا بکەن و وڵاتەکەمان زۆر بەنرخەوە هەر لەبەر ئەمە دوژمن هێندەی سوورە لە سەرمانەوە و دەستبەرداری نیشتمانەکەمان نابێت. باشە بۆچی ئێمەش سوور نەبین؟ جودا لە گیان ماشتی ترمان نییە تا لە دەستی بدەین. پێویستە بژارمان مردنێکی بەنرخ و بە کەرامەت بێت، نەک ژیانی بێ کەرامەت و دابڕان لە بەها و پیرۆزیەکان. هەروەکو چۆن ئێستا گەل لە خاوەنداریەتی لە میراسی و بەرخۆدانی پەکەکە دەکات بە قوربانی زۆری داوە. لەو قۆناغەشدا هەر لە دەرئەنجامی ئەمە ئازادی نزیک بۆتەوە. ئاوا لەم بڕوایەدام بۆ ئەوەی ئازادی ئایندەی بەدەستی خۆی ئاوا بکات، گەلەکەمان ئایندەیە قوربانی دیکەش بدات. بەمەش لەناو کۆمەلگای مرۆڤایەتی بە ڕوومەت و کەرامەتەوە جێگی خۆی دەکرێت و بەم بۆنەیەشەوە سڵاویان لێ دەکەم. بێمرێ ئیپرالیزم و داگیرکەری و هەموو شێوەکانی پاشەڕۆیەتی و بژی ئاراستی ئەرتش بوونی گەلەکەمان بژی سەرۆک ئاپۆ زیلان زەینەب کنابجی. من ناو شادی سەمەدا ئەمڕۆ ساڵێ دشێتکردنی هەڤاڵزیلان بوو. بەداخۆ پێشووتر هەڤاڵزیلانم نەناسی بوو و پێم خۆش بوو بیناسم بۆ ئەوەی لەو هەڤاڵە نەمدە لەو هەڤاڵە دەهێزا. منیش ئەزمونێک لە ژیانی خۆمەرگرم و بەڕاستی هەڤاڵزیلان کەسایەتێکی زۆر بەهێزی هەبوو و لای من هێز زورە ئەبەخشێت و جێگەی شانازی هەڤاڵزیلان جێگەی شانازیە بۆ ئێمە ژنانی کورد و هەموو ژنانی جیهان کە لە ڕۆژەدا گیانی خۆی فیدای کرد لە پێناوی ڕێبەر ئافرەدا و بەڕاستی قارم ئەو قارەمانێتی کە هەڤاڵزیلان واندی جێگەی شانازی هەموو گەلی کوردە کە لە کۆبوونەوەیەکی جەندەرمەکانی تورکیادا خۆی کردە ناویانە و گیانی خۆی فیدایی کرد. وەلەو چالاکیە بێوێنێشدا دەیان و سەدان سەربازی تورکیا کوژران و ئەوە بۆ هێ ئەوەی کاترسێکی زۆر دروست بێ لەناو سەربازانی سوپای تورکیا و هەمویان سەریان سۆڕما چۆن ئەو هەڤاڵە بەو هەموو هێ زۆرەی خۆی کرد ئەو ناوەندە گەورەی و ئەو چالاکیە گیان فیدایە گەورەی ئەنجامدا. و پەیامی من بۆ سەرجەم ژنانی جیهان و ژنانی باشووری کوردستان و هەموو ژنانی کورد ئەوەیە کە هەموو چاو لە هەڤاڵزیلان بکەن، خەبات بکەن لە پێناوی نەتەوەکەیانە، هەوڵی ئازادی نەتەوەکەیان بدەن. بەڕاستی ئێستا بارودۆخی کوردستان بە تایبەتی باشووری کوردستان زۆر سەختە. ئەگەر ئێمە بێدەنگ بین، ئێمەی گەلی کورد و بە تایبەتیش ئێمەی ژنان قوربانی یەکەمە بین بەرامبەر بە هێرشە داگیرکاریەکانی سوپای تورکیا و هەروەها وڵاتانی تریشکە. ئێستا بەداخەوە دەوڵەتی تورکیا هەوڵی زیندووکردنەوەی میساقی میلی ئەدات. ئەگەر ئێمە بێدەنگ بین، ئێمە ژنان بێ هەڵوێست بین، هەڵوێستی ڕوونمان نەبێت، کارەساتی گەورەمان بەسەر بێت. بەڵام ئێمە هەمومان پێویستە خۆمان لە کەساتی هەڤاڵزیلاندا ببینینەوە، باوەڕمان بە خۆمان هەبێ و بەهێز بین هەتاوەکو دوژمنان نەتوانن خەڵک وڵاتی ئێمە داگیرکەن بێگومان لەو داگیرکاری و لەو هێرشانی کە ئەکرێتە سەر کوردستان. ژنان قوربانی یەکەمن، بۆ ئەوەی ئێمە لەوە زیاتر قوربانی نەدەین. پێویستە ئێمە هەمومان دەست لە ناو دەست خەبات بکەین بۆ ئازادی کوردستان و هەموو ژنانی جیهانیش.